لە وەرزی هاویناندا بەشێک لە گوندەکانی سنووری قەزای ڕانیە بە شێوازی هەرەوەزی کشت و کاڵ دەکەن. لە نێویشاندا دانەوێڵەی گڵەبڕۆژەیە کە لە دوای پێگەیشتنی شەوانە ژمارەیەک لە کوڕان و کچان و چین و توێژە جیاوازەکان بە شێوەی کۆمەڵکاری هەڵوەراندنی سەلکی گڵەبڕۆژە دەکەن کە خۆیان بە گڵەبڕۆژە کوتان ناوی دەبن. ئەوان دەڵێن جگەلەوەی هاوکاری یەکتری دەکەن هاوکات کاتێکی خۆشیش بەسەر دەبن. دینە ئێرە مێشکمان فراوان دەبێتەوە هەم مێشکمان یعنی دڵمان خۆش دەبێت لەگەڵ ئەو برادرانە هەموو پێکەوە دادەنیشینەوە بۆ ساتێک بۆ ماوەی چەند سەعاتێک دوور دەکەوینەوە لەو جەنجاڵەی کە ئەوڕۆ هەرێمی کوردستانی گرتووەتەوە. لە دێر زەمانەوە ژنان و کچانی کورد شان بەشانی پیاوە لە کاری کشت و کاڵی و هەرەوەزیدا ڕۆڵیان بینیوە. هاوکات لە نێو ئەو گربوونەوە هەرەوەزیەشدا بەدەم خەندەوە بەشێک لە کچان و ژنان پاس لەوە دەکەن هێشتا لە نێو کۆمەڵگای کوردەواریدا گیانی هاوکاری بوونی ماوە بە تایبەتیش لە گوندەکاندا. دنیایەوە شان بەشانی پیاوان ئیشێ دەکاژن کۆمەڵگەی بڵێ وەکو بوون وەک شاری نییە بۆ گونجاو بێ ئەوی شانە ئەوی هەی بێ بۆ خۆی بە فەلاحەتیەکەی لەگەڵ حایلەکەی خۆی دەیکات. گوندی قەرەنیاغا سەر بەناحەی چواقوڕنەیە لە قەزای ڕانیە. ساڵانە جوتیارانی ئەو گوندە زۆربیان بەکاری کشت و کاڵی دانەوێڵەی گەنم و جۆ و گڵەبڕۆژەوە خەریکن بەڵام بەشێکیان باس لەوە دەکەن سەرباری ئەوەی کشت و کاڵکردن زەحمەتێکی زۆری دەوێت کەچی وەک پێویست هاوکاری ناکرێن و بەرهەمەکانیان بە نرخێکی هەرزان دەفرۆشن. هاوکاری ئیمکانی ئۆشتانە بەڵام هەر نایە مەسەن وەکو فێرکردن هاوکاریت بکە مەسەن لە ڕوو ڕێنماییەوە ڕێنماییت بکە خۆ ئێستا ئەو گوڵە ڕۆژاگەر لێی نەزانی شارەزایەکی تەواو نەجەحەت نانی. لەو پیشەیە بۆمان دەردەکەوێت ئەگەر جوتیاران خۆیان بەدەست و بازوی خۆیان کارەکانیان نەکەن ئەوان ناتوانن بەروبوومەکانیان بەرهەم بهێنن. ئەنگاو محەممەدێن ئارتی گوندی قەرەنیاغا.